لەگەڵەوەی کە ژنان بربەستێکی زۆریان هەبووە بەڵام میدیا لەناو میدیادا بەشدارێکی ڕۆڵی بەرچاویان هەبووە لە میدیادا توانیان سەرکەوتن بەدەست بێنن. ئێمە ئەمڕۆ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری خاتو ئەڤین نەسرینمان کردووە ڕۆژنامەنووس و ئەندامی دەستەی کارگێری ڕێکخراوی جاسەنە کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لامان میوانە. بەخێر بێ خاتو ئەڤین، تەندروستی چۆنە؟ بەیانیت باش؟ زۆر سپاس ساناخان، تۆ چۆنێت؟ زۆر سپاس بۆ تۆ. هەر باش بە تێبینی چی بوو لەسەر سلایدەکەمان؟ ئەگەر هەر لە سەرەتاوە ئێمە کاتێک گوێمان گرت و تەماشامان کرد لەو کاتەوە دەستت پێ کرد کە هەنگاوە سەرەتاییەکان بۆ ژنان لە بواری ڕاگەاندن و ڕۆژنامەنووسیا چی بووە، هەتا ئەمڕۆ کە گەیشتونەتە میدیای نوێ و گەیشتونەتە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە دەواازەیەکی فراوانترە و ئەوە بەدیەکەین کە هەنگاو بە هەنگاو گۆڕانکاری ڕوویداوە هاتنە پێشەوەی ژنان و کوی خۆشتان ئاماژەتان پێکرد ڕوویداوە. بەڵام ئیتر لەسەر چۆنێتیەکەی ئێمە ئەمڕۆکە قساکەین کەواتە با بڕین قسە و باسی زیاتر بکەین و لەگەڵ کۆسار و توێژەکانمان تەواو بکەین. بفەرموو یەکتان گرتووە خەریکە لێم لەبیرەچمەوە. بەخێر بێ فەرموو. بەخێراتی زۆر سپاس. جا بەهر لەوە دەست پێ بکەین خاتۆڤین با بزانین ڕۆڵی ژنانی کورد چیە لە ناو میدیای کوردیدا چ ڕۆڵێکیانە بوو بە شێوازێکی گشتی. بەڵێ وەکۆی لە لای سلایدەکە ژاماژەمان پێ کرد. ئێمە کاتێک ئەگەڕینەوە بۆ ڕابردوو ئەبینین کە ژنانێکە بوون لە بواری ڕۆژنامەگەریە بە تایبەت کاتێکیتە ڕۆژنامەی کاغز لە باشووری کوردستاندا دەردەکەوێت ئەو ژنانش کە ژمارەیان بە پەنجەی دەستێنە ئاپاری ناچار بوون بە شێوازێک لە شێوازەکان هەتا بە ناوی خوازراو بەکاربێنن بە ناوی خوازراوە دەربکەون لەبەر ئەوەی کە پیشەی ڕۆژنامەنووسی بۆ ژنانەوەی کە ناویان لەسەر لاپەڕەیەک هەبێت ئاسایی نەبوو. بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە بەدەست پێشخەری چەند ژنێک بە قوربانیدانی چەند ژنێک دەرگاکە کراوەتەوە ڕێگاکە ئاوەڵا بووە بە تایبەت دەتوانم بڵم لە دوای ڕاپەڕینەوە کە چەند ژنێک خۆنەویستانە و لەگەڵ هاتنەکایی کارکردن لە ڕادیۆەوە دواتر تەلەڤیزیۆن و ئەگەر پەخشەکان ناوخۆی بوو بن دوای پەخشی سەتەلایتی دەستی پێکرد ژنەکانی ژەو کاتە توانین بڵێن کە کۆمەڵێک بوون کە هەر لە پەنجەی دەستێ نەدەپەڕین. بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ ژنان توانیویانە لە ناو جیاوازەکانی میدیادا ڕۆڵی تایبەتیان هەبێت و ڕۆڵەکان وەکو خۆش داماژت پێکرد لە درێژەی گفتوگۆکەیە قسەی لەسەرەکەین. بەڵام ئەمڕۆ توانم بڵم خۆشبەختانە باشە کەژنان لە ڕاگەاندنا کارەکە. ئێستا دڵخۆشیە هەنگاوی ئەو ڕۆڵی ژنان لە میدیا؟ ئەتوانین بڵین هەبوونیان دڵخۆشیە بەڵام لەسەر چۆنیەتیەکەی و لەسەر کارکردنی ژنان لەسەر میدیا چۆن لەسەر پرسەکانی ژنان کارەکات ئەمە کۆمەڵێک وردەکاریە کە ئەتوانین کاری لەسەر بکەین بۆی دڵخۆشکەرانەتر بێت. خاتو ئەڤین جەنابێت هەم ڕۆژنامەنووسی هەم خانمێکی گەنجیت و هەم دەسەی بەڕێوەبردننی کارگێڕی ڕێکخراوی جاسەنەشی ینی ئەمەوێت لە خۆتەوە دەست پێ بکەم زانم ئەو گرفتانەی کە هاتوونەتە بەردەم ڕێگای تۆ لە کاری میدیاییدا لە کاری ڕۆژنامەوانیدا چۆن بوون و تا چەند وان لێ کردووی کە سار دەکەن و یاخود تا چەند وان لێ کردووی کە بوون بە هاندەرێک بۆ ئەوەی زیاتر هەنگاو بنەی بەرەوە پێشەوە گوێ لەوانە لەو بابەتانە نەگری لەبەرەوەی کە لەگەڵ خانمانە زیاتر کە قساکی لەگەڵ کچان و ژنانە ئەڵێ ئێمە ڕێگریمان لێ کرێ کار ئاسانیمان بۆ ناکرا خود بەلایەنێکی تر لە شوێنێکدا ئەمەزرێ عنی ئەمێ لە نمونەیەکی وەکو جەنابتەوە بۆی ئەوانی گوێیان لێ بێ. بەڵێ ئەکرێت بۆ هەر یەکێک لە ئێمە کاتێک باس لە وەکو ڕاگەیاند کار باوەڕەکەم بۆ ساناخان بۆ بەڕێستان کاکۆسار هەروە بوو بێت کاتە دەستەکەی بە پیشێک بۆ هەر یەکێکمان چیرۆکێک هەیە کە بیگەڕینەوە قسەی لەسەر بکەین بۆ منی شەڕوا بوو لە دوایەوەی چیرۆکەمان بۆ خەریکم لە دوایەوەی کە قۆناغی دوانزەی ئامادەیم تەواو کرد من ویستم لە زانکۆی سلێمانی یەکەم ساڵ بوو کە فۆرمی ڕاستەوە خۆدا بەشەکرێت لەوێەوە دەست بکەم بە خوێندن لە بەشی ڕاگەاندن چونکە خۆم لە مناڵیەوە خەونی ئەوم هەبوو فڕۆکەوانی بخوێنم بەڵام نەمتوانی لەو کاتەیە و لە زانکۆش لەو کاتەیە کە فۆرمی ڕاستەوە خۆ هەبوو من نەمتوانی وەربگیرم. ئێتر دواتر من وتم جارێکی تر من ناچمەوە بەلای ڕاگەیاندنەوە کاری ڕاگەیاندن چی دیکە ناکەم و دەستم بە کارێک کرد هەتا خوێندنم دواخست بەڵام لە ساڵی داهاتووترە چوومە پەیمانگای تەکنیکی سلێمانی بەختیاری و لەوێ تەکنیکی میدیام خوێند لەگەڵ دەستکردنم بە خوێندن لە هەمان ساڵا دەستم بەکارکردن کرد لە بواری ڕاگەاندن و من لە میدیایەکی تایبەتمەند بە ژنانەوە کە ژن تیڤ بوو دەستم پێ کرد بۆ ئەوە ئیتر لەو کاتەوە توانم بڵم هەتاکو ئێستا ڕاستە ئاستەنگی هەبوو ڕێگری هەبوو بە تایبەتەوە کە لە میدیایەکی تایبەتمەند بە ژنانە کار بکەیت هەرو کاتە ساناخان بۆ نمونەوتی کامێرەمان ئەگەر سێریمانەکەی بکەین
کارێکی لەمانە. پیاوانەیە پیاوانەیە. بەڕاستی بڵێ. بەڵام تۆ کاتێک کامێرات بەدەستەوە ئاگر وەکو ژنێکی گەنج وەکو کچێک گەڕۆشتیتە ناو بازاریان نە جێگەیەکی گشتیا کارت دەکرد ئەمەیان بە پیشەی تۆ نازانی زۆر جار هەر لەلایەن خودی کامێرامانەکانی دیکەوە بە ئێمە ئەوترا وایت باڵانسەکە دوایە نازامگەینەکە دوایە ئەمە بکە ئەوە بکە لەبەر ئەوەی بۆوانیش زەحمەت بوو کچێک لە تەنیشتیانەوە بۆستێ بەڵام قۆناغ بە قۆناختۆ کە بەراوردێکی بێسام شتا ئاسایی بۆتەوە لە لای هەمووان هەتا لە ناو بازاڕ و شوێنە گشتیەکانیش ئێتر هەبوونی تۆ بە کێشەیەک نازانن یانەوەی کە کامێرەمانێک کرد لەگەڵە تۆ پەیامنێرێکی کچیت هەستەکەن ئەو ئەتپارێزێت قسەت بەرامبەر ناکەن بەڵام کاتێک هەردووکێ بێ بەکەش لەوانێت جۆرەك لە قسەکردن لەلاەن خودی فرۆشیارەکانیان و کەسانە لە ناو بازاران بەرامبەرت بکرێ بەڵام بە پێداگیری خۆت بەو باوەڕێک کە هەتەوە بۆ ئیرادەیە و کە بە تایبەت لە بابەتی ژنایە هەر بابەتێکی دیکەی گشتی کۆمەڵگە تۆ کارەکەیت قۆناغ بە قۆناغ تێپەڕێنێت زاڵی بەسەر خۆت و بەسەر ئاستەنگەکان ناتوانانی ببی بە ژنێک کچێک خانمێکی میدیاکاری زۆر سەرکەوتو لە بوارەکە بێگومان جا لەوانێ من باسی ڕێگری خێزانیم نەکرد لەوانەیە بۆ زۆربەی ئەو کچە گەنجانە کە بیانەوە لە بواری میدیایە کار بکەن یەکەم بربەست کە ڕوبەڕووی ببنەوە خێزانەکەی خۆیان بێت ئەو ڕێگریان بکات لەوەی کە لە میدیایە کا دەربکەوێت کار بکات بۆچی لەبەرەوەی میدیا ڕۆڵی ژنی وەک ڕاستەقینەی خۆی پیشان نەیەوە یاخود بە کۆی ساناخانش باسی کرد ژنان بە کاڵا کراون لە میدیاکان بۆ خێزانەکەشی ڕێگری لەکات خۆشی ترسێکی هەیە لە بەرامبەر ئەوەیە و ناوەڕۆکە میدیایی کە پەخش ئەکرێت بۆ هەموو ئەمانە بێتە ڕێگری بۆ کەسانێک یا بۆ کەسێکە لە ڕێگە زیمەیە بێوێت لە ناو میدیایەکدا بەڕاستی کار بکات ڕاستە خاتوەفین زۆر جار دەگوترێ ڕاگەیاندن خۆی دەبێتە سەرچاوی نەهامەتی بۆ خانمێک کە بەشداری لە میدیادا دەکات هەندێک جاریش با پێچەوانەوە تا چەند لەگەڵ ئەم قسەیت من لەگەڵ ئەم قسەیە توانم بڵم تا ڕادەیەکەم بۆچی لەبەر ئەوەی کاتێک ژنان لە ناو میدیایە بە ئەقلیەتێک و بە هەبوونی خۆیان ڕۆڵی خۆیان پێن ئادرێت یا ڕۆڵی خۆیان نابینن بۆ نمونەتۆ باسی کەسایەتی بەڕێز هێرۆخانت کرد کاتێک دیتە کورسات باوەڕەکەم ساناخان بۆ تۆ پاڵپشتێکی معنەوی هەبێت کە لە سەرەتادا لەسەر دەستی ژنێک ئەم کەناڵە دامەزراوە و بۆ هاوڕێکانی دیکەشت بە هەمان شێوە بێ چونکە هەبوونی ژن لە ئاستێکی بەڕێوەبردنا لە ئاستێکی دامەزراندنا هەز بە ئەمانەکەی بەڕاستی هەز بە پارێزراوی ئەەکەیت هەز بە واکەی کە کۆمەڵێک پرەنسیپ هەیە لە بەرژەوەندیەکانی ژنە کە ئەم جێگەیە تۆ تیای لێلا نادات یا خۆت ئەوەی کە ئێستا لە دەستگاکەیەوەی ئەوە بەدی ناکرێت لەوانەیە کە ژن بکرێت بە کاڵایەک یان لە ناوەڕۆکە هەواڵیەکاندا یان بەرنمەکاندا ژنان بوو شێوازە پیشان بدرێت بەڵام کاتێک میدیایەکدا دەمەزرێت تەواو ئەو کەسانێک کە دایان مەزراندووە ئەقلیەتێک و بناغێکی تەواو پیاوانەیە پیا و سالارانەی لە پشتا میدیاکەش ڕنگدانەوەی ئەو حیزبەیە کە لە پاڵپشتی میدیاییەکە ئاکات بە هەمان شێوە لە ناو ئەویشدا هەر پیاوانن بڕیارەدەن ئەمە ئەگوازرێتەوە بۆ میدیاکە و ئەم ئەقلیەتە تەنیا بەم چاو لە ژنێکە کات کە ئەتوانێت جلو بەرگەکەی چۆن بێت دەمو چاوی چۆن بێت لەسەر شاشە چۆن دەرکەوێت قسەکانی کە ئەیکات چۆن بێت و ئەو کاتە ڕۆڵە ڕاستەقینەکە بە ژن نادرێت و ناوەڕۆکە میدیایەکەشیان بە شێوازێکدا ئەڕێژنەوە گەر ژنێک یان پیاوێک بێ زۆر جاریان بەمە بەست بە ژنیش ئەو پەیامە ئەیەن لەبەر ئەوەی کە کاریگەریکی نەرێنی تر دروست دەکات لەسەر ژنانی دیکە کاتێک تۆ بە ژنێک لە قەزیەی ژن یا لە بابەتی ژنبەی زۆر جیاوازەلەوەی چونکە کاتێک پیاوێکە بێت دەست بۆ تۆش ڕاگەشم کا کۆزار کاتێک پیاوێکە بێت مەبەستم تۆ نیە بەڵام لێرە هیچ تاوانێک بەس هجوومە لەسەر کۆسارە بڕۆ بەس گوێم گرتووە بێگومان مەبەستمان چۆ نیە بەڵام کاتێک پیاوێک دەبێت دەڵێت تاوە ئەمە پیاوێکەوە دەکات بۆ نمونە لەوانەیە کەسێکە بێت کە کاتژمێرێکی هەواڵێکی سەرەکیشی ئەدرێتێ بە ئامانج قسە لەسەر بابەتەکانی ژنان ئەکات کاتێک کە هەواڵەکەی پێیوەستە بە ژنانەوە تۆڵێ ئەمە پیاوێکە بەڵام کاتێک ژنێک ئەمە ئەکات کاریگەری نەرێنی زۆر زیاتر دروست دەکات ئەمە کێشێ ئەڤین خان تۆ لە ڕێکخراوی شای کاری ڕێکخراویەکەی دووە یەکەم ڕێکخراوی ژنانیش لەم هەرێمی کوردستانە و لە شاری سلێمانی لەسەر دەستی ژنێک دروستکرا کە حەبسەخانی نەقیبە یەکەم دامەزرێنەرە بۆ ڕێکخراوی ژنان جامێ ئێستا هەم میدیاکەش و هەم کاری ڕێکخراویش ببەسینەوە بێکۆ لە ناو کاری ڕێکخراوەیە ڕۆڵی ژنان چۆن ئەبینیت وە ڕۆڵی ژنان لە چه ئاستێکدا لە ناو کاری ڕێکخراوەیە
بەڵێ خۆت باسی کەسایەتی حەبسەخانەی نەقیبت کرد کە ئێمە باسی سلێمانیەکەین و باسی خوێندنی ژنانەکەین ئەکسەرە گەڕێنەوە بۆ حەبسەخانەی نەقیب بەڵێ قوتاب مەکتەبی دروست کردو بۆ ژنان کە بەڵێ جا لێرەیە چی گرنگە کە باسی ڕۆڵی ژنمان کرد ئەو خۆی وەکو ژنێک بۆ ئەوەی کە ئاسایی بێتەوە لە لای خێزانەکان کە کچەکانیان بنێرن بۆ خوێندن خۆی چوە دەستی کردووە بە خوێندن خۆی چوە لە دەرگای ماڵەکانی داوە و داوای کردووە کابێت کشەکانیان بن بۆ خوێندن. ئەم هەنگاوە گرنگە لەبەر ئەوەی ئەو کەسانەی کە خۆیان لە پرسەکانی ژناندا کار دەکەن و بۆیان گرنگە بۆیان بابەتە پێویستە کات خۆیان دەست پێش خەریب بکەن. و ئەو کاتێک کە بڕیار دەدرێت هەنگاونان بۆ کارکردن بۆ پرسەکانی ژنان بکرێت کەسێک پێشەنگەکان بەڕاستی ئەوانن کە دەست پێشخەریەکەن و حەبسەخانی نەقیب و چەندەها ژنی دیکە لەم باشووری کوردستانەیە نمونەی هاوشێوە لە شاری سلێمانیە بێگومان لە هەموو کوردستانە و وەکو خۆشە دوتر ناوچە بە ناوچە ڕۆڵێ و ژنە پێشەنگانە بەڕاستی بەدی ئەکرێت و لەگەڵ ئەوەشدا ڕێک خراوەکان لە دوای ئەتوانم بڵێم ئیترێمە لە 52 58 هەتا 61 ئەوانە سەرەتایە بۆ دروستبوونی ڕێکخراوەکانی پەیوەست بە ژنان بە تایبەت هی حزبی شوعی هی پارتی دیموکراتی کوردستان لە دواترا لەگەڵ دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 89 کە یەکێتی ژنانی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەمەزرێت لە سەردەستی هێرۆخان و هاوڕێیانی دیکەی هەموو ئەمانە ئەتوانین بڵێن دروستبوونی ئەم ڕێکخراوانەی پەیوەست بە ژنانەوە ئەگەر لە سەرەتادا بۆ ئامانجەش دروست نەبوو بن کە خزمەت بە دۆزی ینی بە پرسی ژن بکەن بۆ خزمەتکردن بە دۆزی نەتەوەیی کورد دروست بوو بن بەڵام گۆڕانکاری و کاریگەریان لەسەر کارکردنی ئێسێ ڕێکخراوەکان هەیە بۆ پێگومان ڕێکخراوەکانی ژنان ئەگەر بە ئامانجێکی دیاریکراو کە خزمەتکردن بێ بە پرسەکانی ژنان کە خزمەتکردن بێ بە یەکسانی نێوان ڕێگەزەکان لە کۆمەڵگەدا و گۆڕانکاری باسی یەکسانیت کرد تا چەند لە دەستگا میدیاییەکانە ژنانیش هاوشێوەی پیاوان دەتوانن خاوەن بڕیار بن. بەڵێ ئێمە ئەتوانم لێرەشەوە باسی ئەو پرۆژەیە بکەم کە ڕێکخراوی جاسەنە و ڕێکخراوی خۆ فەرمو باسی کرد. زۆر سواز بە هاوبەشی ئەنجامیاندا لە مانگی یەکی شەشی ساڵی ڕابردووەوە کە هەتاکوسی سێ ئەم ساڵ ئەو پرۆژێ بۆ ماوەی دەمانگ بەردەوامە. لە ئەم پرۆژێدا ئێمە کارمان لەسەر بەهێزکردنی تواناکانی ژنانی ڕۆژنامە نووس کرد و لەگەڵ ئەوەشدا کێسە شەر بەردەوامین و برەودان بە یەکسانی لە ناو دەستگا میدیاییەکاندا لە هەمان کاتدا ڕوبەڕووبوونەوەی گێچەڵی سێکسی کە بە ژنانی میدیا کار دەکرێت هەم لە خودی دامەزراوە میدیایەکان و لە دەرەوەش کە وەکو پەیامنێری هەر کەسێک گەڕواتە دەرەوە ڕوبەڕوویی ئەبێتەوە. لەم چوارچێوەدا ئێمە کۆمەڵێک کارمان کردووە تا کار لەسەرەوە بکەین کە ڕۆڵی ژنان لە ناو میدیاکاندا بەهێزتر بکەین لەوەی کە ئێستا هەیە چونکە تۆ هەتاکو ڕۆڵت نەبێ هەتا نەتوانی وجودی خۆت هەبوونی خۆت لەو شوێنەدا پیشان بدەیت کار بکەیت ناتوانانی ئەو یەکسانیش دروست بکەیت بۆ ئەوە بەداخەوە کاتێک باسی یەکسانی ئەەکەین لە ناو دەستگا میدیاییەکاندا منەتوانم چەند ئامارێک یا چەند داتایەکتان بۆ ئەوە پێ بڵێن بەپێی ئەو بە دوواداچوونەی کە ئێمە وەکو ڕێکخراوی جاسە نەکردومانە بەکۆی گشتی ئەم ئامارەیە ئەم ژمارەی کە منێڵم ژمارەی ڕاستی نییە بە هۆکاری ئەوەی کە هەم لە وەزارەتی ڕۆشنبیری هەم سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان ئێمە ئەم ئامارەمان وەرگرتو بەڵام خۆشیان ئامارێکی ڕسمیان نییە بەکۆی گشتی 1600 میدیا بە بیسرا و بینرا و ئەوەی کە پێوترێ خوێنراو و ئێستاشی پێوە دیجیتال میدیاکان هەن لەم 1600 تەنیا 6 خاوەن ئیمتیاز ژنن و حوت سەرنووسەری ژن لە ناو دەستگا میدیاییەکاندا با ئەلێرە ڕاوگرمیانی خەتای چییە کە ئەمان خاوەن ئیمتیازن ئەم ژمارە کەمە یاخو سەرنووسەرن یعنی خەتای ژنان خۆیان نییە خەتای ئێوە نییە کچان نییە کە خۆشتان ئەو هەنگاوە هەڵنایە با ئەمە لێرە هەبیکەین بە ڕەگەزەکە جیاب بکەینەوە ینی هۆکارەکەی چێ من لەو بڕایانی مێساگەر جەنابە هەڵسی بچی لە وەزارەتی ڕۆشنبیری یا لە هەر لایەنێک بێ داواکاریەک پێشکەش بکەی بۆ دروستکردنی میدیایەک بۆ ڕۆژنامەیەک بۆ شتێک ڕێگری و لێ بکرێنی قسەکەی تۆ ڕاستە بەڵام کاتێک ئەمە بۆ من ڕێگری نییە کە دەرفەتەکان بۆ من و تۆ کە لە میدیایەکە کارەکەین یا خود لە دەرەوەی یەکسان بێ بەڕاستی لێرەدا ئێمە توانین قسەی ئەوە بکەین ڕاستەم ڕۆژنانێکن لە بوارە جیاوازەکاندا کار دەکەن بەڵام پارەکە بەدەستکێوەیە زۆربەی کاتە بینین کە ڕەگەزی لێرە پارەکەی بەدەستەوەی بە تۆ گەر بتەوێت
لانی کەم ئەمڕۆ با بڵێن لە ناو میدیای نوێیە وێبسایتێکت هەبێت بەڵام ئەوەش پێویستی بەوەیە کە تۆ کارمەندت هەبێت و پێویستی بەوەیە کە کەسانێکە بن بەڕێوەی بەرن و خەرجیەکی پێویستە. ئەمەش ئەتوانم بڵم تاکە هۆکار نییە و زۆربەی میدیاکان ئێوەش لە من باشتر ئەزانن لە هەرێمی کوردستاندا ئەو میدیانانن کە سەر بە پارتێکی سیاسین پارتێکی سیاسی خاوەنددارێتیانەکە یا خودت کەسایەتیەک خاوەنددارێتیانەکە کە پارتە سیاسیەکانیش کەسی یەکەم و باڵا دەست لەناو ئەوانە هەر پیاوێکە و بە هەمان شێوە لە ناو کۆمەڵگەشە ئەم شتە ڕنگدانەوەی هەیە بۆ ئەوە کاتێک کەسێک وەکو من وەکو میدیاکارێک گەگەر مەوێت میدیایەکی تایبەتمەند یا میدیایەکی گشتی دا بمەزرێنم بەڕاستی پێویستم بەوەیە کە لایەن نێک پاڵپشتیم بکەوە زۆر کادە و دەرفەتەی کە بۆ پیاوانەی کە نزیکترن لە حیزبەکان و لە ئاستێکان لە حیزبەکانە میدیاکانیان دەدرێتە دەست ئەم دەرفەتە بۆ ژنان نییە. ینی ئەمە باوەڕەکەم تاوانی ئێمە نەبێت بەڵام ئێمە لەم سەردەمە و لەم کاتەدا گەشتونێتە ئەو باوەڕی بەشێکی میدیاکاران بەپێی ئەو کارانێک ئێمەش لەم خولی ڕاهێنانانەیە کردومانە بەشێکەن لە میدیاکاران کە بە پێویستی ئەزانن ئیتر خۆیان ئەو هەنگاوە بنێن و کار لەسەر و پرسانە بکەن. ئەکتیڤی ژنمان هەیە زۆر چالاکن هەم لە هەواڵسازیە ئەم لە دروستکردنی راپۆرتاوەکو تۆش کە قساکەی لە ئاستی ئەوەیە قساکەی کە ژن هەر پێیامنێر بێ بۆ لە ئاستی بەڕێوبەری هەلم شوێنەی جەنابە هەلم شوێنەی جەنابکە میوانمان هەبووە دانیشتووەکە بەڕێوبەر بووە بەڕێوبەری رادیۆ بووە بەڕێوبەری ڕۆژنامە بووە ینی ئەوە شەیە بەڵام ڕەنگە ژمارەکە کەم بێیانی و باوای کەواتەوە هەر وەڵامی ئەو پرسیارە مەکاڵم تا چەند خانمان خاوەن بڕیارن لە دام و دەستگاکان بەتابەتی دام و دەستگا میدیەکان. ئەمەش بەهێزکردنی تواناکانی ژنان لەسەرەوە بنەمای بوو کە ژنان بگەنە ئاستێک لە ناو دەستگا میدیایەکاندا کە خاوەنی بڕیار بنوە لەو پێگەیانەدا هەبن هەر لەو توێژینەوە و لێکۆڵینەوەی ئێمە کردومانە لە میدیا هەیە 450 کارمەندی هەیە 250 ژنە کە ژمارەکەی زیاترە بەڵام لە ئاستی بەڕێوەبردنی ئەو دەستگایەدا تۆ ژنێک نابینیت کەواتە ئێمە لەوانەیە یەکسانێک لە کارەکانە دروست بێت لە دەستگای میدیای کورساتە بە پێچەوانەوە ئەوەی کە باڵادەست و دەسەڵاتی هەیە خانمێکە کە دەسەڵاتی تاڵەتی هەیە لە هەموو بڕیارەکانە ئەو کاتە باسمان کرد چونکە بناغەکەی دامەزرێنەرەکەی ژنێک بوونی هەبووە ئەو کاتی ژنێک بوونی ئەبێت لەو جێگێدا بێگومان دەرفەت و ڕێگەکرانەوە هەیە بۆ ژنەکانی دیکە بەز ئەو کاتێک کە بەڕاستی من بۆ دژایەتیکردن ئەم قسەیە ناڵم چونکە ئەگەر هات و پیاوێک لە جێگەیەکی شابوو بە بیرێکی یەکسانی کاری کرد ئەو دەرفەتە دروست ئەبێت بەڵام ئەگەر ژنێکی شوە ئاستی بەڕێوبەری و خۆی باوەڕی بە پرسی یەکسانی و بە هەبوونی ژن نەبێت و نمایشی ژن نەکات کێشە دروست دەکات. باش خات و ئەڤینەگەر شتێکت مابێت جەنابێت خۆت بتێ باسی بکەی. من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە وردەوردە بەرەو زۆر سپاس وردەوردە بەرەو 8 مارس ڕۆژی جیهانی ژنان ئەڕۆین گرنگە کە لە بەرنامەکاندا و لەم کەناڵانەدا بەڕاستی سانا خۆی بۆ حازر زۆر باش بابەتیشی ئامادە بابەتەکە ئێمەش بەڕاستی هجوومکردن نیە هێرشکردن نییە بەڵکو قسەکردنە لەسەر و کێشە و گیر و گرفتانێکە هەمانە ئێمە هەر لە چوارچەوەی پرۆژەکەماندا بچینە دەوری کیک بۆکسین و شتەوە ئێستا کێشەکەی ئێمە لێرەدا ئەوەیە کە باز لە یەکسانیەکەین یەکسەر بۆ بەشەڕکردن دێتە بەرچاومان بەڵام تێکۆشان هەوڵدان بۆ یەکسانی باوەڕکە هەم بۆ ڕەگەزی نێر باشترە هەمەوەی کە بەڵام بە بیرێکی یەکسانی وەژنان بتوانن لە شوێن و جێگەی خۆیاندا بەڕاستی بە هەبوونی کیژنایەتی خۆیان تا کارکردن بۆ ئاستی بەڕێوەبردن وەکۆی سەناخانی ژوتیت و کاریگەری دروستکە تا بتوانین هەمومان بە شێوازێکی باشتر بە ڕنگدانەوەی باشتر لە هەبوونی ژنان هەم لە ناوەڕۆکی پامە میدیایەکان هەم لە دامەزراوە میدیایەکاندا کە کار لەسەر پرسەکانی ژنان بکرێت دووبارە سپاس دەست خۆش بێ سپاس بۆ تۆ ماندوومان کردی ڕۆژنامە نووس و میدیاکار و بەڕێوەبەری دەسەی کارجێڕی ڕێکخراوی جاسنە زۆر سپاس کە لەگەڵمان سپاس بۆ سپاس بۆ تۆ.